ئەو پیاوە ژیرە سەردەمێشکەوە لەم کات و ساتەی ئێمە بیرکردنەوەیەکی یەکجار جوانی هەیە. مامۆستا فەتحوڵڵا گولەنە پیاوێکە لە مەدرسەکەی مامۆستای نورسیا پەروەردە بووە. ئەم پیاوە یەکێکە لەوانەی کەوا بیرکردنەوەیەکی زۆر سەلیمانەی هەیە. ئەم پیاوە یەکێکە لەوانەی کەوا لەم کات و ساتەی ئێمەی تیاژین بانگەوازی بۆ پەروەردەیەکی تەندروست، پێکەوە ژیانێکی تەندروست، عەلاقەیەکی تەندروست لە مابەینی ئینسانەکانە بە موسڵمان و غەیری موسڵمانەوە، لە مابەینی نەتەوەکانیشە. دەتوانم بڵێم مبالەغە نییە گەر بڵێم ئەو جۆرە هاتنە پێشەوەی دۆزی کوردە لە تورکیا ڕۆڵی نووسین و ڕۆڵی مەقولە و ڕۆڵی چالاککردنی مامۆستا فەتحوڵڵا گولەن بوو. ئەگینا لە تورکیا بەو شێوەیە ئەو کاتەی کە هاتۆتە پێشەوە خوێندن لە مەکتەبەکانە بە کوردی بێ، ئەو بابەتی خواستەی کە کورد هەیەتی ئێستا لە تورکیا کاریگەریەکانی هەمووی فەتحوڵڵا گولەن بوو. ئەمانە بە خێری خۆیان نەبوو کەوا ئێستا لە قوتابخانەکانە نووسین بە کوردیە. ئەمانە بە خێری خۆیان نییە ئێستش دوێنێ و پێرێ هێشتیان هێزی پێشمەرگەی ئێمە و برا و کەسوکاریەوە بڕوا بە پیری کۆبانیەوە بۆ دیفاعکردن و بۆ بەخەمەوە چوونی خەڵکی کۆبانی و برا کوردەکانمان. ئەمە شەقی وڵاتانی دەرەوە بوو لەسەری. ئەمە کاریگەری شوێنکەوتوانی مامۆستا فەتحوڵڵا گولەن بووکەوە دەبێت کوردیش وەکو ئینسان بژی. یەکێ لە مەقولەکانی مامۆستا فەتحوڵڵا گولەن کە لە زۆرێک لە سایتەکانە بڵاو بۆتەوە دەڵێ کۆبانی دڵی مرۆڤ ئازار دەدا. ئەم پیاوەیە پێکەوە ژیانێکی جوانی هەیە. دەڵێ ئەوەی لە کۆبانیە دەبینرێ دڵی ئینسانەکان ئازارەدا. بۆ لە کۆبانیە وەحشیگەریەکی تەواویان دەست پێ کردووە ئەوانەی بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە خەڵکە کوژن. پیرە پیاوێکی 70 ساڵ بە سیلاحێکەوە لەسەر بانێ دانیشتووە دوو کوڕی کراوە بە قوربانی لە کۆبانیا و خۆشی دانیشتووە بۆ ئەوەی دیفاع لە خاک و ئاوی خۆی بکە. لە پێناوی چییە؟ لە پێناوی دیفاعکردن لە کەرامەتی خۆیان. ئەی ئەوانەی کە هاتوون دەدەن بەسەر کۆبانیا ئەمانە کۆمەڵێ چەتەن بەراوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هجوومەکەنە سەر خەڵک و ماڵی خەڵک وێرانەکەن. بۆیە ئەم پیاوە لە میانی نووسینەکانیا یەکێ لە نووسینەکانی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەفەرمێ تا دەتوانی سینەت بەڕووی هەموواندا بکەرەوە افتح صدرك للجميع. مامۆستا فەتحوڵڵا گولەن دەڵێ ئەم پێکەوە ژیانە ئەم قبوڵی ژیانە لە دنیا بەوە خۆشە کە ئینسان گوێ لە هەموو دەنگ و ڕەنگەکان بگرێ. بۆیە ئەم پیاوە کاریگەریەکی وای داناوە لە جیهانە لە 140 وڵاتە بەڕێزان لە 140 وڵاتە ئەم پیاوە مەدرسەی هەیە لە 140 وڵاتە. لەو شوێنانەی کە تاقە یەک موسڵمانی تیا نەبووە ئەم پیاوە توانێتی کاریگەری وەها دابنێ کە مەدرسەی ئاینی مەدرسەی پێکەوە ژیان خەستەخانە خزمەتی ئەو خەڵکە دابنێ بەبێ ئەوەی بیر لە ئینتیمای دینی ئەو خەڵکە بکاتەوە. ئەفەرمێت با هێندەی زەریا فراوان بیت بەقەدەر ئەو دەریا و بەحرانە دڵ و فراوان بێ لێوان لێو بە لە ئیمان و مرۆڤت خۆش بوێ. مامۆستا فەتحوڵڵا گولەن دەڵێ بەرامبەر باوەڕداران مەردانە ڕەفتار بکە، لەگەڵ ئیماندارانە مەردانە ڕەفتار بکە، لەگەڵ بێباوەڕانیشە هێندە نەرمونیان بە نەفرینیان بتوێتەوە و نەمێنێ، لەگەڵ ئینسانی کافر و بێباوەڕیشە ئەوەندە نەرمونیان بە ئەو ڕقوقینەی کە ئەو لە دڵیایەتی بەرامبەر بە ئیسلام ڕقوقینەکەی بکوژە، ڕقوقینەکەی لە ناو بە بەو نەرمونیانەی کە تۆ نەرمی لەگەڵیە. جائیدی تۆش هەردەم هەناسەی ژیانەوەیان بە. لە شوێنێکی ترا فەرمێ با خۆشەویستی و با خۆشویستنی خۆشەویستی و دوژمنایەتی کردنی دوژمنایەتی لە هەرە دیارترین خەسڵەتەکانە کە دڵی ئینسانی موسڵمان دەهێنێتە جۆش. یعنی خۆشەویستیمان بۆ خۆشەویستی بێ، دوژمنایەتیشمان با بۆ دوژمنایەتی بێ، با ڕقمان لە دوژمنایەتی بێ، با ڕقمان لە تەفرەقە بێ، با ڕقمان لەوە بێکەوە بە گژی یەکا بچین، با خۆشەویستیمان خۆش بوێ. ڕقبوونەوەش لە هەموو کەسێ یا نیشانەی خۆنەدانە یا نیشانەی خۆدانە دەست شەیطانە. ئەڵێ ئینسان کە ڕقی لە هەموو کەسێک بوو قبوڵی ڕای بەرامبەری ناکرد، یا نیشانەی خۆدانە دەست شەیطانە یا جۆرێکە لە شێتی. بۆ ئەو کەسانی کە بەردەوام ڕقیان لە خەڵکە لە خەم و پەژاراژین لە ناڕەحەتیە وەرن سەیری ڕاوە و لێکدانەوەی زانایانی ئیسلام
علەمایانی ئاینی پیرۆزی ئیسلام کەن چۆن لە دین گەشتون، چۆن باسی پێکەوە ژیان، مەحەبەت، لێک نزیک بوونەوە، حتا چۆن باسی خۆشەویستی نیشتیمانیان کردووە. وەڵڵا ئەم نیشتیمانە زۆر خۆشەویستە بۆ ئێمە بەڕێزان. خۆشەویستی نیشتیمانمان ئینتیما نییە بۆ هیچ حزبێ. خەم خواردن و فرمێسک ڕشتمان بۆ کۆبانی ئینتیما نییە بۆ ئەو حزبانە و ئەو لایەنانەی کە لەوەیە. ئینتیمامانە بۆ نیشتیمان پەروەریەکی پاک کە لە ناخمانایە. هەموو گەل و وڵاتەکانی تر لە سایەی وڵاتی خۆیان ئاژین. دەبا هەمومان بپاڕێنەوە بڵێن خوایە ئێمەش وەکو وڵاتانی تر بکەی بە ساحێب و کیان و دەوڵەتی خۆمان.